15 ئەم مانگە دواوادەیە بۆ تەواوکردنی مامەڵی ئەو تەکسیانی کە تاکو ئێستا لۆگۆی بەڕێبەرایەتی گواستنەوەیان نەکردووە. جگا لە بوونی لۆگۆ ئەو شۆفێرانەی مامەڵە و لۆگۆی ناوشاریان بۆ تەکسیەکانیان کردووە ناتوانن لە دەرەوەی شارەکان کار بکەن و بە پێچەوانەشەوە ئەو تەکسیانەی لۆگۆی دەرەوەی شاریان لێ دەدرێت ناتوانن لە ناو شارەکاندا کار بکەن. بەپێی بڕیاری وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەو فەرمانبەرانەی کە موچەکانیان سەر و 1 ملیۆن دینارە ڕێگەیان پێنادرێت کاری تەکسی بکەن. سیارەکانی دەرەوەی شاریان لە ناوشار ئیشەکان سیارەکانی ناوشاری جەچنە دەرەوەی شار. یعنی ئەمە ئەگەر مامەڵەکە بە قانونی بکرێ بە ڕسمی بکرێ شتێکی زۆر باشە و ئیسفادەیشی لەکەین. یەکێک معاش خۆر بێ بۆ ئیشی تەکسی بکات. ئێمە وەکو هاوڵاتێک من بەس شۆفێری تەکسیم هیچ کارێکترم نییە 1 دینار موچەم نییە. با من ئیشی تەکسیەکە بکەم بۆ کابرا 1 ملیۆنە دینار معاشی ئیشی تەکسی بکات. بەڕێوەبەری گواستنەوەی سلێمانیش باز لەوە دەکات لە ئێستادا بەهۆی ئەوەی نزیک دەبنەوە لە کۆتایی ئەو وادەی کە وەزارەتی ناوخۆ دیاری کردووە ڕۆژانە شۆفێرانی تەکسی زیاتر لە ڕابردوو سەردانیان دەکەن بۆ ئەوەی تووشی سزانە بن. ئێمە لە کۆی 27,000 تەکسی لە پارێزگای سلێمانی هەتاوەکو ئێستاکە 15,500 کەس مامەڵی لەزگیان کردووە و لەزگە لە ئۆتۆمبیلەکانیان دراوە و 22,375 کەسیش فۆرمیان وەرگرتووە بەڵام هێشتا مامەڵەکانیان تەواو نەکردو و نەیانگەڕاندوێتەوە بۆ بەڕێوەبەراتی گواستنەوەی سلێمانی هەتاوەکو لەزگە لە ئۆتۆمبیلەکانیان بدرێت. لەبارەی بڕیارەکەەوە بەڕێوەبەری ڕاگەیاندنی هاتوچۆی سلێمانی دەڵێت لە دوای ئەو وادەیە کە دیاری کراوە تیمەکانیان دەست دەکەن بە گرتنەبەری ڕێکاری یاسایی بەرامبەر ئەو شۆفێرانی کە پابەند نین بە بڕیارەکەەوە. دوای 15/7/2023 ئەو شۆفێرانی کە شریت و لۆگۆی تەکسی و کاری یاسایی خۆیانیان ڕێک نەخستی بێ بەڕێوەبەراتەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان هەڵدەسن بەر لێپرسینە و لێپێچینەوە لەو شۆفێرانی کە ناپابند بوون بەپێی ئەو ڕێنمانی کە لە بەردەستمانە ئەو شۆفێری کە لۆگۆی تەکسیەکەی پێوە نیە بڕی غەرامەکەی 40,000 دینارە و شۆفێرەکە بەڕۆڕووی بەڕێوەبەراتی گواستنەوە هاتوچۆ دەکرێت بۆی بچێ ئیجرعاتکە ئەگەر مەرجە یاساکانی تێدا نەبوو ڕێی پێ نادرێت شۆفێری تەکسی بکات چکە پیشەی کاری شۆفێری تەکسی لە مۆدال هەرێمی کوردستاندا وەکو پیشەیەک وەکو وەزیفەیەکی لێ دێ. هەر ئۆتۆمبیلێک کە لۆگۆی بۆ دەکرێت تەواوی زانیارەکان لەبارەی شۆفێری تەکسیەکە لەسەر کوشتنی بەرامبەر سەرنشینەکان دەنووسرێت تاوەکو لە کاتی بوونی هەر حاڵەتێک یاخود سەرپێچیەک لەلایەن شۆفێرەکەەوە سەرنشینەکان دەتوانن لایەنی پەیوەندیداری لێ ئاگادار بکەنەوە.